بەڕێزان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێز هێرۆ ئیبراهیم ئەحمەد، بەڕێز شاناز ئیبراهیم ئەحمەد، بە ناوی بۆردی پێکهاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستی دەزانین ستایشی بەڕێزتان بکەین بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بۆ مامۆستایانی ئاینی شاری کەرکووک و بە دیاریکراویش مامۆستایانی ئاینی تورکمان تاوەکو گزارش لە دڵسۆزی و وەفاداری خۆیان بکەن بۆ مامی گەورەمان سەرۆک مام جەلال. سازدانی ئەم مەراسیمە ئاینیە و ڕێکخستنی مەولودنامەیەک بۆ ڕۆحی هەمیشە زیندووی سەرۆک مام جەلال لەسەر مەزاری پیرۆزیان نیشاندانی لانی کەمی وەفاداری خەڵکی کەرکووکە بۆ سەرۆک مام جەلال. لەم بۆنەیەدا بە ناوی هەموو پێکهاتە و ئاین و ئاینزاکانی کەرکووک و کوردستان ئەو ڕاستیە دووپات دەکەینەوە کە سەرۆک مام جەلال خەمخۆرترین سەرکردە بووە بۆ کەرکووک و کوردستان کە لە هەموو بۆنەکاندا بە یەک دوورایی لەگەڵ ئازار و مەینەتیەکانی کەرکووچیەکان و پێکهاتەکان وەستاوەتەوە بە کورد و تورکمان و عەرەب و کلد و ئاشوریەکان و سوننە و شیعە هەوڵیشی داوە خزمەتی هەمووان بکات بەبێ جیاوازی.